والله أما لا دواینا و تو یەک سەری هەڵدا ینی تەقسیمکردن و دابەشکردنی کۆمەلگا بەسەر دوو بەش ئیسلامی و غەیرە ئیسلامی کەمە غەڵەتە هەڵەیە بەڕاستی. بۆچی هەڵەیە؟ ینی کە تۆ ئەوەی لە ناو حیزبە ئیسلامیەکان بوو بە ئیسلامی وەصفت کرد ئەی ئەوەی تر چییە؟ یعنی ئەوەی تر کافرە؟ ئایا هەر کەسێک لە ناو حیزبێکی ئیسلامی نەبێت کافرە؟ ناتوانین بڵێ کافرە، بۆ کافرە. بەڵگەش لەسەر ئەوە کاتێک کە دەنگدان و هەڵبژاردن دێ حیزبە ئیسلامیەکان چەند دەنگ دێنن؟ لە سەد تا چەند دێنن بۆ نمونە؟ باشە زۆر نایەنن وانە؟ ئەی ئەو میلەتەی تر باقیەکەی تر کە دەنگی پێنەداون ئەوانە کافرن؟ خۆ کافرنین براکەم. کەواتە پۆڵێنکردنی کۆمەلگا بەسەر ئەم دوو یعنی بەشەدا ئەوانە ئیسلامین یا دەڵێ ئەوە برامانە. ئەی ئەوەی تر چییە؟ ئەوەی تر چییە؟ کاکە ئەگەر کابرا مسلمان بێ و شایەتمان بێنێ و بۆ خۆی بە دینی ئیسلام ڕازی بێ، بە قورئان ڕازی بێ، بە پێغەمبەر صلی الله علیه و ڕازی بێ، پێشەوای بێ، ئەوە براتە و مسلمانە. ئەگەر مەشروبش بخواتەوە هەر مسلمانە و براتە. ئەگەر زیناش بکە هەر مسلمانە، ئەگەر غەیبەتیش کە هەر مسلمانە، ئەگەر تاوانیش کە هەر مسلمانە. لەوانەیە تۆ ئەو تاوانانەکەی ئەو کردوێتی، بەڵام هەر لە هەمووتان برای یەکترن. ئینەمە المؤمنون ئیخوە، برای یەکترن و هەمووی مسلمانە. بەڵام دابەشکردنی کۆمەلگا ئەوە زەرەر و زیانێکی زۆر دەگەێنێ. بەڵێ کەسانێک هەیە چۆن یەکێک لە ئێمە جلەکەی دادنێ ئاوا لە جلی ئیسلام هاتوۆتە دەرەوە بە ئاشکرا خۆی ئیعلانی ئیلحاد و کوفری خۆی کردووە. ئەوە نەک برام نییە، ئەمە کەسێکی مرتەدە وەلا کەڕامە هیچ نییە. کەسێک کە بێ بە حیساب وڵا هەڵەی لە ئیسلام دۆزیوەتەوە حاشا وەکەللا واللهی مسقالە زەڕەیەک هەڵە لە ئیسلام نادینەوە. لە من دەیدۆزیتەوە، لە تۆ دەیدۆزێتەوە. ئێمە مرۆڤین هەڵە دەکەین، بەڵام ئاینەکەمان هەڵەی تێدا نییە. بۆیە ئەوانەی کە مرتەدن و لە دین هەڵگەڕاونتەوە هیچ باز لەوان ناکەین. بەس باقی ئەو میلەتە مسلمانە کاکە میلەتێکی مسلمانە تەوزیع نەکرێت. ئێستا من بڵێم وڵا کاکە وەی وەکو من سەلەفی نەبێ مسلمان نییە، غەڵەتە، نابێ وا بڵێم، هەمووی مسلمانە. زۆر باش.